ئەگە سەوت هەیە بۆ چمە ناو بەرنامەکەەوە ئەگە سەوتیش نییە کەشێکتان ئاگادارم بکاتەوە زۆر زۆر سپاسانەکەم کاکەی دریسی بران سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکەەوە ئەگە سەوتە بۆ پێم بڵێ چاو ماجەکەم کاکی دریسی بێداران خۆشەویستی هەمووان ئاماتاجان ئەگە سەوت چاک بوو پێم بڵێنەوە سپاسانەکەم ماما عتاجان ماما عتای خزمم خاڵۆزای خۆشەویستم کاک عتاجان زۆر زۆر سپاس کاک پریاجان زۆر زۆر سپاس دەکەم چاوەکەم کاکە مەجید زیرەکی خۆشەویست خۆشەویستانم ئەمڕۆ لەناو چەقی چەق بەستنی خەیرانەکانین لە ڕاستیەتە ناشارمەوە ئەوەنە دڵەکان تەنگ و ناخۆشن ئەوەنە دنیا ناخۆش بووە دروستکایی خۆشییانەمەوە ئێمە بۆی بە پێویستمان زانیوە کە چالاکی هونەری هەبێت بۆی توانین خەمڕەوین بین بۆ دڵەکانتان بۆی بتوانین دەست خۆش کاکە مەجید گیان سپاس دەکەم کاکە فریادجان زۆر زۆر سپاس کاکە ئیدریسی بێدارانی خۆشەویست و هاوڕێ برام سپاس دەکەم لە بەردەمی قاوەخانەی کە تووری زەردەشتەوە ڕەت بووم کۆمەڵە لە خۆشەویستان و گەنجانی کە بەڕاستی ڕاهاتبوون لەسەر چالاکی هونەرەکانی ئێمە پرسیاری ئەوان لێکردین کەوا بۆچی چالاکیمان نییە خۆشەویستان من دیارە لەبەر پابندبوون بە ڕێنماییەکانی لایەنە پەیوەندیدارەکان لەبەرەوەی بێ هەمومان پابند بین خۆتان زان حاڵەتەکە چەند مەترسیدارە کۆرۆنایە بەڕاستی دژی مرۆڤایەتیە دژی هونەرە دژی خۆشیەکانی ژیانە ئەوە تا هەمومای لێک دژی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە یعنی نەجەژن خەڵک چێژی لێبینی نە سەیران نەخۆشی نە ئەم بەهارە نە نەورۆز فستیواڵی نەورۆزمان بۆ گەورەیە ئەمساڵ ئەنجام نییە لەبەر کۆرۆنای ناڕەسەن کە بەڕاستی مەگاروای پێ بڵێن لەبەرەوە ئێمە جنا چالاکیەکان هەر بەردەوامین من بۆیە بیرمەوە کردەوە لەم کات و ساتەیە ڕادیۆی میلی گەڕیان کە ئەوی بینن لێرە ڕادیۆی میلی گەڕیانە من لێرە ئیشەکەم هەرچەند ڕادیۆ سلێمانیش لەگەڵ هاوکارە خۆشەویستە خۆبەخشەکانم مامۆستا عەبدولبیلاجیان زۆر زۆر سپاس ئەحمەد گۆرانی خۆشەویست و گەنجە خۆشەویستی خۆی تەرخانکردەوە بۆ خزمەتی هونەری میلی بۆ پێیجی مامۆستا جەلال سەعید ڕێز و سڵامی بووت بۆیە بیرمان کردەوە ڕادیۆ میلی گەڕیان دامەزراندووە بۆ ئەوەی کە بتوانم بەم نزیکانە لە ئێستا خەریکی تەنها پەخشی ئەزموونیەکەین ڕۆژانە چەندین گۆرانی نەبیستراوی لەم جۆرە گۆرانیانە کە بڵاو نەکراوەتەوە ئەم گۆرانیە کە ئێستا گوێبیستێ بن ساڵا پێنجوێنێ و عومەر میشاوێ بە تایبەت پێشکەشیان کردەوە من لە هیچ کە بڵاو نەکرێتەوە سوپاسیانەکەم ڕۆژانە ئەرشیفی تایبەتم پێکە کە بڵاو نەکراتەوە بەڵێنتان هێمەیە کە بەم نزیکانە گوێتان لە هەندێک گۆرانی زۆر زۆر بڵاو دەگمەن و بڵاو نەکراوە بێ کە بۆ یەکەم جار لەم ڕادیۆوەی بیستن خۆشەویستانم من ئەمەوێ هەر هیچ جەبێ مادەم کۆرۆنا نایڵە کۆبینەوە وەکو جاران نایڵێ لایڤەکان پێشکەش بکەین وەکو جاران ناتوانین چالاکیی هونەری پێشکەش بکەین ئەو دانیشتانی کە ئەمان کرد و پێشکەشی ئەومانە کرد چەند دەنگ و سەدای هەبوو بە نمونە ئەڵێم کاک سەرۆجیان زۆر زۆر سپاس دەکەم خۆشەویستم ڕۆحی من کاکەم مەجید زیرەکی برا لەبەرەوە ئێمە کۆڵ ناین بەردەوامە بین بەڵام بە شێوازێک بەم نزیکانە ینی بەڵێنتان نەمێت لە هەفتەی داهاتەوە لەناو ستۆدیۆکەی ڕادیۆ میلی گەڕانە گۆرانی بێژە دەنگخۆشەکان هێنم ڕاستەوخۆ لای پێشکەشەکان کە خزمەتی ئەو بکەن کاکە ئیدریس گیان سپاس دەکەم زۆر زۆر سپاس مادەم خۆشەویست و پشتیوانی وەکو ئێوەم هەیە ئومێدی سەرکەوتنم هەیە منیش لەبەرەوەی کە کەسانی دەستخۆزی وەکو ئێوە پشت و پشتیوان من زۆر زۆر سپاسان دەکەم هەڵکۆ تاڵەبانی زۆر زۆر سپاس دەکەم زۆر بەڕێزی خۆشی ئەزیز ڕۆژانە ئەم گۆرانیانە پەخشەکەین ئێمە هەوڵەیین خەڵک لەگەڵ هونەری میلی ڕاستەقینە ئاشکەینەوە لە ڕێگەی ئەم کەناڵەوە کە ناومان ناو ڕادیۆ میلی گەڕیان لەم ڕادیۆ کە بەڕاستی لە زەمەنی ئەم قەیرانەیە لەدایکە بێت کە بەڕاستی لەم کاتەیە زۆر زۆر سەختە بتوانین لە بودجە و لە قوتی ماڵ و ماڵی خۆمان تەرخان بکەین بۆ ڕاگەاندنیشی کوردی بەڵام لە پێناوی ئێوە لە پێناوی ئەویکەوە توانین دڵی ئەوە خۆش بکەین من ئامادەم هەتا ئێستا سێ چارێکی ژیانی خۆم لە پێناوی کاری خۆبەخشە تەرخانکردن و ئامادەشم ئەوەی کە ماوەمە بیبەخشم بە ئێوە
کاک پۆڵا گەورەدێی کاکە پۆڵاجیان کاک پۆڵاجیان زۆر زۆر سپاس فەرماندە تێکۆشەرەکەی خۆمان زۆر زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدجیان هەواڵێکی دڵخۆشکەرە زۆر زۆر سپاس دەکەم هیوادارم بتوانم دڵی ئەوە خۆش بکەین دڵی هەوادارانی هونەری میلی ڕاستەقینە خۆش بکەین دڵی ئەو کەسانە خۆش بکەین کەوا باید بە هونەری ڕەسەنەیەن چکە بەڕاستی شان بەشانی ژیان نابێ هونەریش بوەستێت چکە کە هونەر وەستا زۆر خەتەرە خۆشەویستان عزیزان کاکە ڕەفات گەرمیانی ئەو چاوانە ماچەکە میشەڵات تۆ لە ڕادیۆکەمانە وەکو جاران چۆن بایەخمان بە هۆرەی جافی و گۆرانی ڕەسانەکانی ناوچەی خۆتە دڵنیام لەگەڵکردنەوەی کەناڵەکەیە جەنابیشتان لێرە جارێک تر ئێمە بایەخ بە هۆرە و سیا چەمانە و هەموو گۆرانیەکانی هونەر و گۆرانی ڕسەی کوردی لە ڕادیۆی گەڕیان خۆشەویستانم بمبورن جابەجارە کاک کەمالی خۆشەویست کاک کەمال ژێوار چاو ماجەکەم کاک کەمالجیان تۆ برای خۆشەویستی کاک ڕەفاتجیان هیوادارم بتوانم خزمەتی هونەری ئێوە بکەم توێ هونەرێکی ڕەسەن پێشکەشەکەم ئەم گۆرانی کە ئێستا جێویستێ بنەمە لە ئەرشیفی تایبەتی خۆمەوە دیارە ئاوازی خۆمە و هەونراوەکەشی بەشێکی خۆمە بەشێکی خانمێکی کوردە بەدەنگی هونەرمەندی دێرین مەحموود محەممەد کە ڕەنگە کەم کەسان جوێتان لێ بوو بێ هیچێکە لە ئاوازە دەگمەنەکان و ئەبێ بێچێ لە بەرهەمەکانی ڕادیۆ میلی گەڕێ چەندین ئەرشیفی ئاوا دەگمەن لە ئێمە هەیە کاکە ئاسۆ ئەبوبەکر ئەڵە شاین زۆر لەوە زیاتری زۆر مەمنونتم کاکە ئاسۆجیان باوەڕم پێ بکە ئەوەی کە ئەیبینن ئەوەی کە ئەیبیستن لە دوجارە هەوڵێ مەم کەناڵە بێ بە کەناڵێ بۆ خزمەتی یەکەم شارەکەم دومیان بۆ هونەری میدی و هونەری فۆلکلۆر و کولتوری نەتەوەکەم سێمیشیان بۆ خزمەتی هەموو کوردستان کە لەسەر ئەرچی مادوبوونی تەنها شخصی خۆم و کەسی تریانی بۆ معلوماتان ئەم ڕادیۆیەکی ئەهلی سربەخۆی بێلایەن ینی بە هەموو شێوەیە تەحەداکەین کە دەستی هیچ کەسێکی لە پشتەوەنی لە ئێستا و لە داهاتووشە هەوڵێم خزمەتی ئەوە بکەم خاتون نەروین حوسنی زۆر زۆر سپاس دەکەم زۆر بەڕێزی ئەمە یەکێکە لە ئاوازەکانم وەکو باسم کرد کە شانازی پێوەکەم کاگە سوجیان زۆر سپاس دەکەم هەڵکۆ تەڵەبانی سڵاو لە کاویزەرێک بوو خۆتان گوڵم زۆر سپاس دەکەم چاو ماچەکەم زۆر بەڕێزی کارەکە سوجیان ئەحمەد گۆران من چاو ماچەکەم زۆر سپاس ئەڵە زۆر دڵخۆشم کە ڕادیۆیەکی وە هاتەکایەوە تایبەت بە هونەری ڕاستەقینە زۆر دڵنیاتەکەم بەڵێنێم بە بیسەران و بینەرانی ڕادیۆکە کە پەیجەکەشمانەکی بەبێ و بە بیرامان بینن دڵنیاتانەکەم تەنها هونەری ڕاستەقینە پێشکەشە هیچی تر ئێوەشتوانن ڕاوسەنجی خۆتان بنووسن حەسەکەن ڕادیۆکە چ جۆرە بەرهەمی پێشکەشکە لە چه ئاستێکا بێ من ڕای ئێوە بە هەند وەرەگرم دڵنیاتانەکەم ئەوەی کە ئێوە پێتان خۆش ئێوە پێشکەش بکەین بەڵام مژدەیوەتان نێمێ ئەرشیفێکی لە بنەهاتوم لایە ئەرشیفێکی زۆر دەگمە ئەتوانم بڵم بە هەزار زیاتر کاسێتم لایە کە بە تەمام هەمووی تەحویلکەمەوە کاسێت شریکی جارانی پێوەتر یا شریکی کاسێت یا شریکی تەجوید تەحویلەکەمەوە سەر ئێمپسری و جارێکی پێشەرتانیەکەم و هەروە چەندین بەرهەمی خۆمان کابڵاو نەکراوەتەوە
ئەمە یەکێکە لەو بەرهەمانە هونەرمەند محمود محەممەد. پاییزێ وشک و پاییزێ تۆفان داوای بەکەتان لێکەم جابەجارە حەزەکەم پێویستی بەخەریە لە هابووناڵی بگرێن سروش پاییزە و پاییزە کەشمان ئازای ئەنامی لە خوێن هەڵکێشرا سروش پاییزە و پاییزە کەشمان ئازای ئەنامی لە خوێن هەڵکێشرا چۆن پاییزێکە کە گەڵای درەخت خشە و هات و چۆی نەکاتە سۆز و مۆسیقا بۆ خوا ئامان سەدامان وەک مانگە ئەوەی دیسەمباری خایم گەنەنیش ئەوەی گوێویستە بندەنی هونەرمەندی دیاری ئازادی محمەدفەنیە زۆر بەداخەوە هاوڕێی دێرینم ئەو هونەرمەندە دەمخۆشە کە کوڕی هونەرمەندی دیێرین ئازاد محمود کە ئێستا لە نەخۆشخانەی ئاسا بەهۆی نەخۆشی کۆرۆناوە کەوتووە نەخوای گەورە پاڕێمەوە کە خوای گەورە تەندروستی بە تەندروستی باشە بگەڕێتەوە ناومان داواکەم ئێوەش دوعای بکەن کە کاکە ئازاد یەکێکە لەو کەسانی کە بە تەواوی خزمەتی مەقاماتی کوردی و هونەری کوردی ڕەسە نەکات و بە زیاتر و خانەوادەگان بە پارێزەری مەقامی سەفەر بەناوبانن کە لە باوکو و بنەماڵەکانەوە بۆی ماوەتەوە بەداخەوەڵم کاکە ئازاد ئێستا لە خەستانە کەوتوو دووچاری نەخۆشی کۆرۆنا بووە لەخوای گەورە جارێکترە پاڕێمەوە کە خوای گەورە شفای بۆ بنێت بگەڕێتەوە ناومان. ئەمە هونەرمەندێکی لاوی دەمخۆشە سیروان زیرەک کە گوێتان لێ نەبوو لە دەنگی ڕەنگە ئەم بەرهەمانە من لێرەوە لە ڕادیۆ میلی گەڕیان ڕۆژانە پێشەشانەکەم کە زۆر دەگمەنن وە خزمەتی ئەو دەنگانە ئاکەین ئێمە زیاتر وە نامەنێ بە پێچوانە دەکەناڵەوە هەندێک هونەرمەند کە سوکایەتی بە هونەرەکەن ئەوانە بینە پێشەوە. خاتر گوزاری شاعر زۆر ڕێزسڵاوم هەبووە کاکە پشتیوان کار پشتیوانجان لە ئێستا پەخشەکەمان تەنها ناو شاری سلێمانی ئەگرێتەوە بەڵام لە داهاتووە هەوڵی نەگەر خوار بێت و پشتیوانمان هەبێت زیاتر پەخشەکە پێش بین. بەڵێ کاگە سوجان بێگومان بەرنامەی هونەریمان زۆرە هونەرمەندە ناودارەکان هەمووی لێرەوە چاکەکەوتیان لەگەڵەکەین. کاکە بەختیار مەورودی هونەرمەندی دەمخۆش هونەرمەندی ڕاستەقینی گەنونەتەوە کاک بەختیارجان دەستی تۆش خۆش بێت زۆر زۆر سپاس دەکەم. کاکە هەرێم دەروێشی هونەرمەندی دەمخۆش لە خانەوادەیەکی هونەری کاکە هەرێم چاو ماجەکەم. کاکە هەرێم دەروێش کاکە زۆر زۆر سپاس دەکەم. کاکە حەما جەنجی نووسێتی بژیت کە دەزمێ هونەرمەندە میلیەکان
من خزمەتکاری ئەم شارەم، خزمەتکاری هونەری میلیم، خزمەتکاری ئەو ڕێبازم کە خۆم باوەڕم پێێتی لە هونەر و لە ژیاندا. کوردە دڵسۆزەکانی ئیسرائیل، کوردانی جوولەکە کۆمنتێکیان بۆ نووسیم دیارە بە زمانی عیبریە بەداخەوە تێناگەم، بەس سڵاوم هەیە لێرەوە ئاتاک و تەلەبی بۆ هەموو کوردەکان، بۆ کوردانی ئیسرائیل کە هەمیشە بینەر و بیسەری لایڤەکانی منن. زۆر جار کۆمنتی جوانم بۆ نووسن، چاویان ماچەکەم. زۆر زۆر سپاس، ڕێزم هەیە بۆ هەموو کوردانی جوولەکە. وڵا کاگە سۆجیان هەر وایە ئێمە زۆرتر شمشاڵ و باڵەبان و ئەو بابەتەکانی ئێمەیە بەم شێوەیە. کاکە هەرێمی دەنخۆش، کاکە هەرێمی ماملەیە، من هەموو کات بینەرێکی سەرسەختی لایڤەکانی تۆم کە بە جومبوشێک و زەڕێکەوە گۆرانی خۆشیەکانی ماملێ ئەچڕێ. دوێنەش دیارە لە ڕێگەی ماسنجەرەوە شتێکی بۆ من نردووە کە داوا کات ئەوانەی کە حەزیان لە دەنی هەرێمی ماملێ گوێ لە ڕادیۆی میلی گەڕیان بگرن. هیوادارم کاکە هەرێمە گەرم کۆرۆنای تاو ببێتە میوانی بەرنامەکانمان. یەکێک لە بەرنامەکانمان بۆی گوێبیستی ئەو دەنگە زوڵاڵە بن، دەنگێکی ئەفسوناوی. کاکە هەرێمی ماملێ بەڕاستی خۆشترین دەنگە لای من. پشتیوانی مام کاک پشتیوان جیان، ئینشەڵڵا ئومێدەوارم بتوانین بگەینە پەرشەکەمان بگاتە دوکان، بەڵام لە ئێستا بۆ چارەسەری ئەو کێشەیە لە ڕێگەی پرۆگرامێکە ئۆکاناوی رادیۆگاتنە ئەتوانن لە ناو مۆبایلە بەم نزیکانە هەر کەسێک لە مۆبایلەکە خۆی گوێبیستی رادیۆکەمان بێ. ئەمڕۆ خەریکی ئەومین لەگەڵ بەشی تەکنیکە. لارە سەنگاوی خۆشەویستم برا و کەسوکار و دڵسۆز و خۆشەویستمان زۆر زۆر سپاس دەکەم. کاکە بەهادی مەحموود ئەڵڵا سڵاو کاک جەزا، ماندوو نەبیت، کارەکەت پیرۆزە، هیوای بەردەوامی و سەرکەوتنی بۆ خوازم. میلەتی کورد خاوەنی موزیکی گۆرانی و ئاوازی تایبەت بە خۆی زۆر و دەوڵەمەندە لەم بۆرەدا. هیوادارم لە ڕێگەی ڕادیۆی رادیۆکەتان بتوانن بە شێوەیەکی ئەکادمی ڕێخستن و ئەرشیڤکردن لێکۆڵینەوەی بۆ بکرێت. زۆر دڵنیا دەکەم هەروە ئەگەین کاکە بەهادین گیان، دڵنیا بە ئەو ئاواتە دێنی نەدین. خاڵە خەلیلم، من هەر پێڵم خاڵم، کەس و کارم، خاڵە خەلیلم، خەلیل عەبدوڵڵا ئەڵێ حەمەد گیان دەستت خۆش بێ، شوێن دەستت دیارە، دەستە ماچەکەم. زۆر زۆر سپاس دەکەم خاڵە خەلیل گیان، سپاس دەکەم. حەما ئیسماعیل هونەرمەندی خۆشەویست و هونەرمەندی ماندوونەناس و دڵسۆز و خۆبەخش بۆ خاوەنپێداویستی تایبەت سڵاو ڕێز زیناردۆ. زۆر سپاس. ئەحمەد گۆران جارێک نووسێتی کاکە هەرێمی ژێچێکە لە دەنگبێژە باشەکان، خوشکەزای هونەرمەند و مامۆستای خۆشەویست مامۆستا مەحموود حەمەدە. ئەزانم کاکە هەرێم دەروێش بەڵێ خۆیان ڕێز سڵاوم هەیە. ئاچەوبەکەت تەندروستباز بێت یا خوا بمێنی وڵات بۆ وڵات کە کەلتوری کوردی و ڕەسەنایەتی، بۆ وڵات و کەلتوری کوردی و ڕەسەنایەتی. کاکە ئاسۆجیان زۆر زۆر سپاس، یا خوا تۆش تەمەندرێژ بی. زۆر سپاس کاکە پشتیوان جان. کاکە حەمە ئیسماعیل جان سپاس دەکەم جانەکەم. هەوڵێ مەشێک لە ئەرشیڤەکانی ترتان پێشکەش بکەم کە بڵاو نەکراوەتەوە. ئێوە هەست تێبینی و ڕاستەنووسێکتانە بێت بە برای خۆتانی بڵێن من لە خزمەتان نابم. ئەم بەرهەمە 4 شەو لەو پێش 5 شەو لەو پێش تۆمارکراوە. دوو هونەرمەندی خۆشەویستن دایمەندان خۆشن. ئەگەر لایەنی خزمەتیش بخێنەوە لەوەوە کە گوێدان لێبێ و دەنگە مەقامە ئەڵێت ساڵە پێنجوێنێکە خاڵۆزای خۆمە و هەروەها لەگەڵ هونەرمەندی دەنگخۆش عومەر میشاوی و یەکەم جار پێشکەشیان کرد بە ڕادیۆی میلی گەڕیان لەگەڵ دەستپێکی کردنەوەی بەخشی ئەزموونیان. لەبەرەوە من دڵنیام ئەو پشتیوانانم هەبێت ئەم ڕادیۆیە بە شێوەیەک
حەزەی خۆشەویست بێنەوە ئێوەیەکە ئەو بەرهەمانی کە گوێبیستی بن بۆ یەکەم جار لە ڕادیۆ میلی گەڕیانەوە گوێبیستی بەرهەمە زۆر جوان و ناوازەکانە بن. کاکە ئاکۆجیان تۆ چاوی بنی ڕۆحی بنی کاکە ئاکۆجیان کاکە ڕێبواری حاجی مەحموود براوە هەباڵ و خۆشەویستم من سڵاو ڕێزمێ بۆ جەنابەت کاکە ڕێبواری رادیۆی گەڕیان دەنگی ڕەسەنی کوردان گەڕیان هاوڕانی خۆشەویستم ببورن جابەجارێک کاکە بادیجان ئەڵەن دوو کچی جوورەکە لە شاری سلێمانی گۆرانیان تۆماکەوە لە کاتی خۆیان ئایا ئەمە ڕاستە ئەگەر لای بەڕێستان دەسەکەوێت لای بکەیتەوە بەڕاستی ئەو زانیاریە بۆ منیش تازەیە و هەوڵێم بە دۆدەچوونی بۆ بکەم دڵنیا مەگەشتیوە هەبێ منیش لێم ئاسی نابێ وەگەڕم بە دوایە بە دۆدەچوونی بۆ بکەم سپاس کاکە حەمەدجان چاو ماچەکەم کاکە حەمەد ئیسماعیلی هەنەرمەندی خۆشەویست کاکە ئاکۆجیان چاوی تۆ ماچەکەم تۆ دڵی منی خۆشەویستی براگە گۆرانیەش هیچێکە لەو بەرهەمانی کە لە شەوای ڕەمەزان لە ڕادیۆ سلێمانی تۆمارمان کرد بۆ هونەرمەندی دێرین کاکە بارام سەعید کە دەنگێکی خۆش و سۆزی هەیە بەڵام کاکە بارام سڵاو ڕێژ بۆ تۆ خات و گوڵاڵە پێنجێنی زۆر سپاس دەکەم زۆر پێتان بەڕاستی پرسە و ئەزان کە دڵەکانەوە تەنگن ئێستا لەم کاتەیە بەهۆی کۆرۆناوە بەهۆی قەیرانی داراییەوە بەهۆی قەیرانی یەکتر قبوڵ نەکردن و شەڕی ساردی دوو دەبەرەوە کە بەڕاستی هەموو بەهاکانی ژیان هیچ خۆشیێکی دیانەوە زۆر زەحمەتە گوێ لە گۆرانی بن بەڵام من هەوڵێم کەم کەس ئێستا ئیشتیهای هەبێت کە گوێ لە گۆرانی بگرێ خۆزان گۆرانی ژەق و خواردن وایە ئەگەر خۆشەویستیت نەچێت سەر گۆرانی یا پێویستت بە گۆرانی نەبێت چونکە ئێستا خەڵک زۆر دڵتەنگە بەڕاستی لەبەرەوە ئێمە کارێکی قورسە بەس تەنها ئاواکەن خۆشبەختی و خۆش شادومانی و بەختەوەری ئێوەیە بۆی بۆ کارەوەسی
لە بواری هونەری میلیشە ئەم جۆرە هونەرە پێشکەشەکەی زەڕ بوو نەیەوە بەم شێوەیە. کاک ساڵح گیان ساڵح ئیمامی زۆر زۆر سوپاس چاو ماچەکەم. خۆشەویستانی مامە ڕزگار سڵاو و ڕێز بۆ کورسەی خۆشەویستم سڵاو و ڕێز بۆ تۆ مامە ڕزگار گیان زۆر زۆر سوپاس دەکەم. لە هونەری میلیشە زۆرتر بایەخ بە هونەرە ڕەسەنەکەی خامی هونەری میلی ئەم زەڕ و باڵەبان ئەم جۆرە سواسکاک بارەکەیان هەوڵێم هەندێک ناو ستۆدەکە ببینن و دوێتەوە باڵاویتان لێکەم لە لای پێم ڕۆیە حەزەکەم ناو ستۆدەکە ببینن. ئەمە ڕادیۆی میلی گەڕیانە کە بەم زوانەیەتە خزمەتان بە شێوازێکی کلتوری و خزمەتی هونەری ڕەسەن. بە تەواوی کلتور و هونەری میلی ستۆدیۆکەشمان سێریکەن لە ساڵی حەفتاکان دەچێت. بە هیوای ڕۆژ خۆش بۆ ئێوە خواتان لەگەڵ.